لە چوارچەوەی گرتبوونەوە خۆپیشاندانەکان بۆ پشتگیری کوردانی ڕۆژئاوا هاوشێوەی شار و شارۆچکەکانی تری کوردستان لە قەزای چەمسەماڵش گرتبوونەوەیەک بەڕێوە چوو. تێیدا ژمارەیەک لە ڕۆژنامەنووسان و چالاکانی مەدەنی و گەنجان و لاوانی شارەکە بە دروشمی جیاواز پشتگیری خۆیان بۆ کوردانی ڕۆژئاوا دەربڕی. ئێمە ئەمڕۆکو بەشێک لە دانشانی شاری چەمسەماڵ بە تایبەت چینی گەنج کۆبوونێتەوە لێرە وەکو پشتگیریەک بۆ کوردانی ڕۆژئاوا بە دروشمی کورد یەکە هەمومان لێرە کۆبوونێتەوە وەکو پشتگیریەک بۆ کوردانی ڕۆژئاوا کە مودەیەکە لە ژێرشی عارەبەکانی ئەوێدان پشتگیری خۆمانیان بۆ دووباراکەینەوە. ئەگەر لە ڕابردووە کوردێک کردووە بە دڵنیایی و ئەمڕۆ دەرەنجامێکی ترێ بوو هاوکێشەکان بە هیچ جۆرێ ئەم حاڵی ئەمڕۆی نابوو. ئێمە وەک ناڕەزایەک دەربڕینی دژی ئەم زوڵمەی کە لە کوورد دەکرێت لە ڕۆژئاوا کورد پێویستە لە هەموو کاتێکا یەکگرتوو بێ کاتی شکاندنی ئەو سنوور دەستکردانەیە کە لە وادی خۆی لە ڕێکەوتنامەی سایکس بیکۆدا بەشکراوە بۆ لا بەشکردنی کوردستان ئەو دۆستانی کەوا بە ناو خۆیان کرد بۆ دۆستی کورد چەند ساڵی پێشوو ئەمریکای خاین ئەوروپای خاین پێویستە بێتە سەرخەت بۆ ڕاگررتنی ئەم زوڵمەی کەوا لە ئەو پارچەی کوردستان ئەکرێ بەڕاستی ڕووی خۆیان دەرخست کەوا چەند خوێن ڕژن چەند حەزیان بە خوێن ڕشتنە هەموو کاتێ ئەمانە ڕوویان دیارە بەڵام ڕووی خۆیان ئەشارنەوە بەتابەتی ئەمریکا حقوە ناوێکی لێ مندرێ بە خوێن ڕژی گەورەی جیهان نەک ئەمریکای دادپەروەر. ئەم خانمە خۆی خەڵکی ڕۆژئاوایەوە بەشدارە لە گرتبوونەوەکە لەلایەکەوە بە کۆدەنگی کوردان دڵخۆشە و لەلایەکەوە دڵی لای کەس و کارەکەیەتی لە حەسەکە. وەڵا ئەز خەڵکی ڕۆژئاوامە و ئەز گەلکی دڵخۆش بوو و حەز دکم هەر چار پەرچەی کوردستان بە یەکاوە بە هەر چار پەرچە یارمەتی لەگەڵ کوردی خۆی ڕۆژئاوا کوردی حەسەکە کردن هەموو بە یەک دەنگ یعنی وەڵا لە سلێمانی لە دهۆک لە زاخۆ لە هەولێر لە هەر چار پەرچەی کوردستان دلێم زۆر خۆشە و ئینشاءڵڵا بسەرکەون کوردی ڕۆژئاوا کوردی کوردستان هەموو یەک دەست بن ئینشاءڵڵا. خەڵکی حەسەکە ماڵێ دلم گەلکی لە لای خزم و کەسی خۆمان شاری خۆمانە یعنی زۆر دڵم پڕە لە دۆنی ئێوارە زۆر نەخەوتم حتا بەیانی یارەب یارمەتی لەگەڵوان بکە ئینشاءڵڵا بەسەرکەوە. چالاکێکی مەدەنیش دەڵێت لەنگ هەڵبڕینی چەمسەماڵ جیاوازە و داوای پاراستنی کیانی کوردی دەکەین. وڵا پەیامی قەزای چەمچەماڵ جیاوازن لە هەموو پەیامی شارەکانی تر ئەتوانم بڵێم ئێمە هاتوین نەهاتوین بۆ پشتگیریکردن لە کوردانی ڕۆژئاوا هاتوین بۆ پشتگیریکردن لە پاراستنی کیانی کوردی سربەخۆی کوردستان ئاڵای کوردستان فەرهەنگی کوردستان کەلتوری کوردستان زمانی کوردستان بەڕاستی لەبەرەوە ئەمڕۆ لە ژێر ناوێکا و بە فۆرمێکی نوێ ڕۆژئاوای کوردستان کاولەکەن هەر ئەو فۆرمەیە هەر ئەو ناوەیە هەر ئەو شێوازەیە لە قۆناغێکی تر لە بێژوودا لە ڕابردوودا ئێمەیان ئەچەوسانەوە ئێمەیانە کوشت ئێمەیان قەتڵ و عامە کرد بەیانی لە پارچەیەکی تری کوردستان بە ناوێکی تر بە دیدێکی تر بە فۆرمێکی تر لە ژێر ناو و ئاڵا و پیرۆزیەکی ترا کورد ئەچەوسێنەوە و قەتڵ و عامێکەن و ئەیسڕنەوە و هەمومان لە ناو ئەبن. هاوکات کۆمەڵی دادگەری بۆ پاڵپشتی و بە دەمەچوونی کوردانی ڕۆژئاوا دەست پێشخەری کردووە بۆ کۆبوونەوەی لایەنەکان تا پێکەوە هەنگاوێکی نیشتیمانی بنێن و هاوکاری کوردانی ڕۆژئاوا بن لەم دۆخەدا. ڕەوی محەممەد کەناڵی پێیان چەمچەماڵ.